ومن بايع إماما أجر كسيك إمامك بيعتي بيدا ئیتر لەگەڵ بەیعەتەکە ئەبێ ڕازگۆ بێ ئەبێ لەگەڵ ئەم بەیعەتە ڕازگۆ بێ ئەم دەسەی کە خستۆتە ناو دەسی ئەم ئیمامەوە ئەبێ ڕازگۆیانە خست بێتی ثەمەرەی دڵی خۆی ئەبێ پێشکەش بە ئیمامەکەی کردبێ هەرچی پێکرا بە عەتایکە بە ئیمامەکەی و خزمەتکاری ئیمامەکەی کە ئەگەر ئیمامێکی تر هات منازعەی ئیمامەکەی ئەمی کرد خۆشەویستمان ئەفەرمێت دوو هەم دانیان بە شمشێر بکوژن دەسێرکەن ئەگەر ئەمە تەطبیق کرایە کەمترین ڕێژەی فتنە لە ئومەتی پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم ڕوویەدا لەو زەمانەی کە ابن الأشعث کە بۆم باسکردن خەڵک هەمووی بەیعەتی دابوو بە حەجاج بەیعەتیشی دابوو بە عەبدولمەلیک کوڕی مەڕوان کەچی بەیعەتەکەیان دەرهێنا یان بە کەسێکی تر کە خۆشەویستە فەرمە کەسی دووەم بکوژن ئەگەر داوای بەیعەتی کرد ئەمان بەعەکسەوە بەیعەتیان دایە یان لەم ئەخیرانەوە تەسەوورکەن چەند جار هەمیشە لە بینی ڕیشسپی و گەنجەکانە جەنگ دروست ئەبێ لە حرەکاتە هەر هەمووی حرەکاتی ئیسلامی بە ئیسلاحی و تەسەوفی و غیرە تەسەوفی و سەلەفی و جیهادی و هەر هەموویەوە بەیعەت ئەدرێ بە کەسێک بەیعەتەکەی لێ ئەسەندرێتەوە مەشاکل دروستە بێ ناوەڵا جاری وا هەیە لە مەنتیقەیەکە دوو هێزی چەکدار هەردوو مسلمان عەقیدەپا یەک شێوە تەب ئەکتونوەیەک ئەرێ هۆکارەکەی چییە وەڵا ئەویان کۆمەڵی ئەدلەی عەقلی بۆ خۆی ئەهێنێتەوە هەوا و نەفس و ئارەزوویەتی طبعاً ئەوی تریشیان کۆمەڵی هەوا و نەفس و ئارەزووی تەسەوور ئەکەم کە ئەگەر مەسئلەی ئیجتیهاد نەبێ کە عولەما فەرموویانە لە ئیجتیهادا ئەو کەسەی ئیجتیهادی کرد و غەڵەتی کرد مەغفورە وەکو ئیبن تەیمیە ئەفەرمێ ئەم قاتیل و مەقتوول هەردووکیان لە ئاگرا بن بەڵام لەبەر ئەوەی بابەکە بابی ئیجتیهادە و ئەهلی سونە قاتل و مەقتول لەو مەسائلانەی ئەو مەشاکلانەی کە لە عالەمی ئیسلامی ڕوئەدا بە فیننار نازانن ناتوانن ئەم مەسئلە حەسم بکەن بۆیە خۆشەویستان ئەم فەرمودانەی فتنە دەرگایەکی زۆر گەورە لە ئێمە ئەکات و دەرگای نەجاتیشمان بۆ ئەکاتەوە والله ئەبێ لەم لەحظەوە ئێمە خەریکی پەروەردەیەکی ڕۆحی خۆمان بین ئەم صفەتە جوانەی خۆنەویستی لە خۆمانە دروستکە